بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی هەوڵێکی ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق نامەیەکی ناردووە بۆ سەماحەتی سەید سیستانی داوا لێ دەکات کە تەدەخل بکات بێتە سەرهێڵ لەبارەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە و داوا بکات کە موچە بەدەر بکرێت لە پرسە سیاسیەکان. کاک کاروان یاروێیز ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمانە. کاک کاروان سڵاو لێ بێم کاتت باش. کاک کاروان نامەیەکت نارد بۆ سەماحەتی سەید سیستانی، باسمان لە ناوەڕۆکی نامەکە بۆ بکە و ینی نامەکەت لە چ ڕێگەیەکەوە نارد، چۆنم بیرۆکێت بۆ هات کە داوا لە سەید سیستانی بکەیت، ینی پێت وایە ئەمە کێشەکەمان تەکنیکی نییە و کێشەکەمان کێشەی ینی ئیداری نییە لە نێوان هەرێم و بەغدا بۆیە ئەتەوێ ئەو تەدەخل بکە؟ کاک کاروان وابزانم گوێت لە دەنگی من نەبوو. پرسیارەکەم ئەوەیە، یەکەم ناوەڕۆکی نامەکە چییە؟ بابزانین ناوەڕۆکی نامەکە چییە و بۆ ینی دەتەوێت سەماحەتی سەید سیستانی تەدەخلی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکە لە کاتێکدا ئەم هەرێم هەم بەغدا دەڵێن کێشەکە ینی تەکنیکیە و کێشەی هەندێک خاڵ و بابەتی یاساییە. زۆر سپاس. وڵای کێشەکە تەکنیکی نییە، لە ئەساسە کێشەکە کێشەیەکی سیاسیە و بەشێکە لەو پەیوەندیەی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی لە ساڵانی ڕابردووە قۆناغ بە قۆناغەم کێشانە ئاڵۆزتر بووە. بۆ دیەم کێشەی ڕەهندێم کێشانە کێشەی سیاسین وەڵە ڕاستیە و ئەوەی کە ئەگەر کێشەکە سیاسیش نەبێ، ئەوەی کە قەرارەدە لە چارەسەرکردنیم کێشە سیاسیەکانن و ئێمە لە ماوەی ڕابردوودا زۆر ڕێگامان تاقی کردەوە و زۆر لە زۆر دەرگاماندا ڕاستە قۆناغ بە قۆناغ هەنگاو بە هەنگاو چارەسەرکردنی کێشەکە چۆتە پێشەوە، بەڵام بەداخەوە هێشتا کێشەکە لە بەدەڕەتەوە چارەسەر نەبووە و ئەوەی کە جەنابەت باسێکە کە ئەڵێن هەندێک وردە کێشەی تەکنیکیە، باش ئەم هەندێک وردە کێشەی تەکنیکیەوە 90 ڕۆژە بۆ 100 ڕۆژە موچەی خەڵکی کوردستان دوا کەوتووە. ئەگەر ئەمە کێشەی وردی تەکنیکی بێ چۆن نەبێ بۆ 100 ڕۆژ موچە خۆرانی هەرێمی کوردستان دوا بکەوێت. ئەمە یەک. دوو، ئێمە هەموو ڕێگایەک بەکردەوە بەکردار هەموو ڕێگایەکی دەستوری سیاسی یاسایی تاقی ئەەکەینەوە بۆ ئەوەی ئەم کێشەیە لە بنەڕەتەوە چارەسەر بکرێت. من نەزانم واقعی عێراق چۆنە. واقعی عێراق پێکاتەی زۆرینە لە عێراق شیعەکانن و حکومەت لای شیعەکانە و بەڕێز مەرجعی باڵای شیعەکان سەماحەتی سیستانی ئێمە داوامان کردووە کە بەڕێزی وەکو لایەن ئینسانیەکە داوامان کردووە کە بەڕێزیان تەوسیەی سیاسیەکان بکەن ئەم کێشەیە چارەسەرکەن و کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان، قوتی خەڵکی هەرێمی کوردستان ببنە دەرەوە لە کێشەکان و ئەو کێشە ئیداری و قانونیانەی کە هەیە، کێشە دەستوریەکان کە هەیە لەسەر نەوت، لەسەر داهاتی نانەوتی، لەسەر تەوتی، لەسەر چی با ئێمە کۆمەڵی موسەساتمانەیە لە عێراق، محکەمەی ئیتیحادیمانەیە، پەرلەمانمانەیە، با بڕۆن لەم موسەساتە ئیتیحادی و نیشتیمانیانە لە عێراقم کێشانە چارەسەرکەن، بەڵام با موچەی خەڵکی کوردستان بدرێ، یعنی نەبەسرێ بەوەی کە ئەمان کەی ئەگەن بۆ قەنەعەتەی کە کێشەکانیان چارەسەرکەن. لەبەرەوە من هەندێک ئەم بەیانیەش کە سێرچێکی فەیسبووکم کرد، هەندێک بەشێکی زۆر تەمان لە خەڵک هەموو هەوڵێک بۆ چارەسەرکردنی بنەڕەتی ئەم کێشەیە بە پیرۆز و بە باشە زانێ و هەندێک خەڵکی مزایدەتچی هەن کە تەنها لە هەرێمی کوردستان. ئەم قسەیەم ڕوبەڕووی ئەوانەیە و یعنی من حەز ناکەم لەم کەناڵی ئێوە کەناڵێکی سەنگین و کەناڵێکە کە مەوزونە، یعنی حەز ناکەم ناوی هەنێ خەڵک ببەم. ئەم بەیانێ پۆستێکم بینی یەکێک لە سەرکردەیە و هێزە بەناو مەعارەزانەی هەرێمی کوردستان تعلیق قەداڵێ بە سیستانی مابوو پەنای بوو بن، بەڵێ پەنا بۆ سیستانیە بین، پەنا بۆ هەر کەسێکە بین کە بتوانێت ڕۆڵی هەبێ لە چارەسەرکردنی کێشەی موچەی خەڵکی کوردستان و هەندێکیانەیە ناوەڕۆکی نامەکە بشێن کە ئێمە پاڕاوینێتەوە. من نەپاڕاومەتەوە، بشپارڕێمەوە بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی میلەتەکەم بە شانازیە زانم. من کورت و پوخت داوام لە بەڕێز سیستانی کردووە. ئەمە کێشەیەکە لە ڕوانگەی ئینسانیوە. داوا لە سیاسیەکان بکە، تەوسیەی سیاسیەکان بکە کە ئەم کێشەیە بهێنە دەرەوە لە کێشە سیاسیەکان و لە بنەڕەتەوە چارەسەریکەن و بەڕێزیان نووسیمە بۆ بەڕێزیان کە نامەکە گەیشتۆتە نووسینگەی بەڕێزیان، نووسیمە بۆ بەڕێزیان کە ئێمە قەراری محکەمەی ئیتیحادیمان هەیە، قانونی موازنەمان هەیە و ئێمە دەستورمان هەیە، نابێ بە پێی
بەپێی ئەمانە نابێ موچەی خەڵکی کوردستان بەبارمتە بگرێ و نووسیشمە کە هەردوو حکومت موچەی خەڵکی کوردستانیان کردووە بە کارتی سیاسی و کارتی فشار لەسەر یەکتری بەڵام ئەو بە ڕێزە هاتووە کە ئیشی تەنها ئەوەیە لە پشت مۆبایلێک دانیشتووە سەرکردەی هێزێکی معارزەیە لە کوردستان و سەرۆکی فراکسیۆنێکە لە پەرلەمانی کوردستان دەمانگە مباشرەیان کردووە موچە وەرەگرێ و موچەکە وەرەگرێ بەبێ ئەوی دەوام کە هاتووە تعلیقی لەوە لە منەدا کە بە حساب ئێمە ئەپاڕێینەوە و ئەم پاڕانەوەی دادمان نادا ئەبێ من بەناوی خۆمەوە نامەکەم نووسیوە نەک بەنای ئەوەی کە یەکێتی یا بەناوی فراکسیۆنی یەکێتیەوە لەبەرەوە من پرسیارێک لەوە بە ڕێزانەکەم کە لە کوردستان خەریکی موزایدن ئێمە ئەومان کردووە نامەمان بۆ سیستانی نووسیوە لە پەرلەمان شەڕمان کردووە 200 ئیمزامان کۆ کردوەوە بۆ جێبەجێکردنی تەوتین ئیمزامان کۆ کردەوە لە پەرلەمان بۆ سەرفکردنی موچەی خەڵکی کوردستان 4-5 جار چونێتە لای بەڕێز سوودانی دەرگانە ماوە لێ نەدەین ڕێقەی محکەمەمان گردووە باشە پرسیارێک لەو بەڕێزانە ئەوان جگە لە پشتی مۆبایل و لایڤی فەیسبوک و پۆستی فەیسبوک چیان کردووە من حەزەکەم یەک هەنگاوی عملیم پێ بڵێن ئەو بەڕێزانەی کە لە کوردستان خەریکی ئەم موزایدن یەک هەنگاوی عملیم پێ بڵێن من 100 هەنگاوی عملی خۆمی پێڵم لە بەغدا ئەوان یەک هەنگاو جگە لە مەسلەی پشتی کامێرە پشتی فەیسبوک جگە لە مۆبایلەکانیان یەک هەنگاوی کردەیمان پێ بڵێن جگە لەوەی کە مامۆسای بێموچەی بەدبەخت لە سلێمانی مزاهرەکە ئەچن لەوێ خۆیانەکەن بە ساحبی مزاهرەکە و لەوێ خەریکی موزایدە و وتارۆوانن لەبەرەوە من کاگڕان کۆب ئێمە خەڵکەکەمان خەڵکێکی ماندووە پێویستی بەوەیە کە چیمان پێ ئەکری هەرێکە لە شوێنی خۆیەوە بیکا بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ئێمە لە بری ئەوە بچین خەریکی موزایدەکردن بین خەریکی یەکترشکاندن بین خەریکی هیلاکردنی میزاج و نەفسیەتی خەڵکی کوردستان بین کە خۆی لە ئەساسەوە بەهۆی بێموچەیەوە هیلاکن کاکاروان نامەکە چۆن ئاراستە کردووە ئایا ئەوەی تۆژە لە ڕێگەی فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوەیە یان ڕێگەی یاسایی و ینی و ڕێگانی کە پێویستە بگاتە نووسنگەی سەماحەتی سەید سیستانی چۆن نامەکە ئاراستە کردووە ئایا گەشتووە لەبەرەوەی لە سلێمانی بووم کە نامەکەم نووسی ئێمە ژمارەی تەلەفۆنی بە ڕێزێکمان وەرگرت تەمان من پەیوەندێکی تایبەتم لەگەڵ هەندێک کەسایەتی و دامەزراوەی حکومی و سیاسیە لە عێراقا و یەکێک لەو دامەزراوانە عتەبەی حوسەینیە لە عێراق کە ئەوان ئیدارەی هەموو حوسەینیەکانە دەن لە عێراق و لە جیهانە پەیوەندێکی تایبەتم لەگەڵیانەیە و عتەبەی حوسەینیەش ئەوان جزئێکن لە مەرجعی باڵا و پەیوەندێکی باشیان لەگەڵ مەرجعی باڵا هەیە پەیوەندیم پێوە کردن وتم نامەیەکی وایە حاڵەتێکی ئینسانی وا هەیە و لە ڕێگەی ئەوانەوە ئێمە کۆنتاکێکمان لەگەڵ نووسنگەی بەڕێز سەماحەتی سیستانی بۆ دروست بوو و ئیمێڵی ڕسمی نووسنگەی بەڕێز سیستانیان بۆ ناردین و لە ڕێگەی کۆنتاکێک دروست بوو لە ڕێگەی بەرپرسی پەیوەندەکان لە نووسنگەی بەڕێز سەماحەتی سیستانی نامەکەمان بە ئیمێل گەیاندۆتە نووسنگەی بەڕێزی وەل هەمان کاتە بۆ دڵنیاییش بە وەتسئابی ئێمە نامەکە گەیشتووە بە بەرپرسی عیلاقات لە نووسنگەی بەڕێز سیستانی نامەکە گەیشتووە و ئەوان لە ڕاستیە کاک ڕانکۆ ئەوەی بەلایمەوە مەبەست بوو کە پەیامەکە بگە نووسنگەی بەڕێز سیستانی ئەوان ئسلوبی ئیشکردنی خۆیانەی و تا ئێستا ئەوەی کە پێ ئەوترێ لە عێراقا دەوڵەتی قوڵ دەوڵە عمیقە لە عێراقا نووسنگەی بەڕێز سیستانی دەوری گەورەیان هەیە زۆر جاراوان ڕاستەخۆ تەوسیەی حکوومەتەکەن کە فڵان کێشە هەیە بێ بەم شێوەیە چارەسەرکە و زۆر جار لە خوتبەی جمعە نوێنەری بەڕێزیان تەوسی ئەکەن ئەوان تەوسیەی بەڕێز سیستانی و نووسنگەی بەڕێز سیستانی بە نیسبەت شیعەکان وەکو فتووە وایە و هەندێک جاریش مباشر جواب بدەنەوە ئێمە چاوەڕێین و من ئەمڕۆ دوێنێک ڕامەتەوە بەغا هەر ئیشی ترم نیانی بۆ مەبەستە هاتمەتەوە بەغا چونکە ئێمە جارە دانیشتنمان نییە ڕۆژی سبەی دانیشتەکان دەست پێکاتەوە بۆەوە هاتووم کە بە لە نزیکە بە دارچوونیەوە بکەم وە نامەکە بە وەرەقیش بە بەریدی دەستی ئەمڕۆ یعنی بۆ دڵنیاییش ئەمڕۆ نامەکەمان خستوەتە بەریدەوە بۆ ئەوی بگا بە نووسنگەی بەڕێزیان باشە کاکاروان فراکسیۆنەکە چیانوت فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان یان بەرپرسانی یەکێتی هیچ پەیوەندیان پێوە کردووی لەسەرەوە ئێمە لە ڕاستیە من ئێمە جۆرێک لە مەساحەیەکی زۆری حڕەتی ئیشکردنمانێ پەرلەمانتارانی یەکێتی لەسەر بنەمای خەتە گشتیەکەی حزب یانی خەتێکی گشتی حزب و سیاسەتی حزب و ینی دەستمان کراوەیە لەوەی کە چۆن داکۆکی لە مافی خەڵکەکەین و چۆن چیمان بوێ بە چ ڕێگایەکی دەستوری و قانونی و سیاسی
داکۆکی لە مافی خەڵ بکەین ڕێگە پێدراوین ینی و جگە لە دەستخۆشی من هیچ شتێکی ترم پێ نەوتراوە من ڕاستەمە جوودێکی شخصی خۆم بووە بەڵام ئەوەی کە بڵێ ینی یەکێتی وەکو حەزب یاخود فراکسیۆنی یەکێتی بلا حەزای نەبێت نەخێر بەعکسەوە پێیان باش بووە چونکە کاک ڕانکۆیانی من پێشتریش کە سێشەمەی ڕابردوو ئەنجومەنی وەزیرانی عێراق قەراریدا کە موچەی خەڵکی کوردستان بە حساب مانگی 6 سەرف بکرێ خەرج بکرێ من هەم لە مەقابلەیەکی میدیایی وتم کە ئەیبەسنەوە بە وابزانم هەمان ڕۆژ لای جەناب میوان لە کەناڵێکی تر وتم ئەمە قەرارێکی تازە نییە ئەمە قەرارێکی تازە نییە چونکە بەستوێتیەوە بە جێبەجێکردنی ئەو مەرجانەی کە لە ڕێکەوتنەکەی لە ئاخرێککەوتن کە کراو لەسەر بنەمای ئەو مانگی پێشنێدرا لەبەرەوە قسەکە ئێمە هاتە دی لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران ئەواخری کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران آخر کۆبنەوەی ڕۆژی سێشەمەی ڕابردوو لە کۆتایی کۆبنەوەکە کە باس کراوە وکە قەرار دراوە طەیب سامی بە سەراحەت وتێتی 1 دینار نانێرم هەتا بە کتابی ڕسمی بۆم نەنێرن کتابی ڕسمی وە کراوە لە کتابە ڕسمیەکە بەداخەوە وشەیەکی تایە کەندێجار لە کتابی ڕسمی لە مخاتەباتی ڕسمی هەندێک وشە هەیە ینی کۆی ناوەڕۆکی مەسەلەکە و کتابەکە گۆڕێکاڵێ بفەرمون بە خەرجکردنی مستحقاتی هەرێمی کوردستان بۆ مانگی 6 ما بعد چی ما بعد هەناردەکردنی نەوت ما بعد تسلیمکردنی 120 میلیار داهاتی نانەوتی و ما بعد ئەوەی کە ئەوانە لێن تەوتین کەواتە کتابەکەیش هەم مەژدارە و ئەگەر مەژدار نەبووایە ڕۆژی سێشەمە قەرار دراوە چوارشەمە پێنجشەمە ئەو ئەمڕۆ یەکشەمەیە بۆ تەمیلی هەرێمی کوردستان ناکەن بۆ موچەی مانگی 6 کەواتە بەڕێ طەیب سامی قسەکەی خۆی بردووەتە سەر کە لە کۆبنەوەکە وتوێتی یا هەمشی کۆبنەوەکە بووە لە ناو کۆبنەوەکە و نازانم کامێ بەس ئەزانم ڕۆژی سێشەمە وتێتی 1 دینار نانێرم بۆ هەرێمی کوردستان بە کتابی ڕسمی نەبێ ناشمە ژێر مەسئولێتی قانونی ئەوە کتاب ڕسمیەکەی کردووە ئەنجومەنی وەزیران نووسیگەی بەڕێ سوودانی کتابە ڕسمیەکەی کردووە بەداخەوە کتابەکەی ئەوانیش کتابێک بووە کە لە خزمەتی سەرفکردنی موچەی مانگی شەشانیە کتابەکە مەتاقیە و جەخت لە مەرجەکە نکاتەوە طەیب سامی بۆی موچەی مانگی 6 سەرف نەکە بەڵێ کتابەکە جەخت لە مەرجەکە نکاتەوە دیسانەڵێ جێبەجێیان کرد ئەنجەم پارەکە بڵێ دوای جێبەجێکردنی ئەڵێ دوای جێبەجێکردنی خۆی ئەوایە کاک ڕانکو ئەگەر نێت پاکی وایە ئەگەر لە بەرچاوگردنی دۆخی خراپی موچەخۆرانی هەرێمی کوردستان وایە ئەبوو ئەنجومەنی وەزیران بی و تا با بە ئێوە 120 میلیارەکە تەسلیم بکەن باشە ئەوانی تر کە هەنگاوی ئەوێ کە کاتی ئەوێ کە ناڵێن کۆمپانیەکان جارێک کێشەیانەیە ناڵێن مەسلەی تەوتین جارێک کێشەی ماوە موچەی مانگی 6 بنێرن و دەرفەتێک بدەن بۆی ئەو کێشەکانی تر چارەسەر بکرێ و حکوومەتی ئەرێمی کوردستانیش لەو کاتە ئەبێ باشتر بچێتە پێشەوە خێراتر بچێتە پێشەوە بۆ ئەوەی کە ئاسانکاری بکرێ بگەن بە اتفاق لەسەر مەسلەی نەوت وەگەن بە اتفاق لەسەر مەسلەی تەوتین بەڵام ئەوەی کە مەژدار کراوە لە ڕاستیە هیچ شتێکی تازەی تیان نەبووە باشە کە هەندێک وەکو مژدە بەگوێی خەڵکی کوردستانیاندا سێشەمەی ڕابردوو کە قەرار دراتەوە و کێشەی موچەی مانگی 6 حل بوو نابەداخەوە ڕەبت کراوە بۆ مەرجانەی کە پێشتر حکوومەتی ئیتیحادی داوای ئێستا بەچی گەشتوین کا کاروان ئیسا وەفدێک لە بەغدان بڕێر وای وەفدێکی باڵاش بڕۆن یعنی گەشتبینیە گەرچە نەمە هەر ناکرێ نایبنین گەشتبینی بەڕاستی موچەی خەڵک گەشتبینی و ڕەشببینی نییە وڵی کاگڕانکۆ من ئەگەر گەشتبین بوایم من کە موچەی مانگی 5 هات وتم مانگی 6 کێشەی تیا دروستەبی کۆل لە بەرنمەکەی جنابی شت هەفتەی ڕابردوو وتم احتیمالە 3-4 موچەی ساڵ بفەوتی ووتیشم ئەم قەرارەی ئەنجومەنی وەزیران ئەگەر قەرار بدە بەس بۆ مانگی 6 ئەوەتە مانگی 6 کێشەی بۆ دروست بووە وەڵام من گەشتبین بوایم پەنام نەبرد بۆ ئەوەی کە نامە بۆ مەرجەعی باڵای شیعەکان بە ڕێسیستانی بنووسم من بە هیچ شێوەیە گەشتبینیم بەداخەوە چونکە ئەگەر بەم شێوەیە بەم ئوسلوبە گفتوگەکان بەردەوام بێ و هەردوو حکومەت بەم شێوەیە تعامل لەگەڵ چارەسەرکردنی کێشەکە بکەن و ناگەینە نەتیجە بگەینە نەتیجەش دڵنیاتەکەمەوە هەردوو لا بگەنە نەتیجەش تا 12 ئەم ساڵە دوایەوە کێشەکە سەر هەڵەداتەوە لەبەرەوە خەڵکی کوردستان گوناحی چییە یعنی بەدیار ئەم دانوستانە درێژ خایەن و تااقت پڕۆکێنەرانەوە دانیشی خەڵکی کوردستان گوناحی چییە ڕۆژانە چاوی لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان و لەسەر مۆبایل بێ موچە هات موچە نەهات خەڵکی کوردستان گوناحی چییە گوێی لەم هەموو حرمەتمە لەم هەموو ناڕاستی و مزایدەی سیاسی و
ئەمانە بگرێکە کە ئەو هێندەیتر دەرونی خەڵکی کوردستانیان ماندوو کردووە لەبەرەوە باشترین چارەسەرەوەی کە ئێسم ڕۆڤدێک دیسانەوە لە بەغانی حکوومەتی هەرێم قرارە وەفدی تر بێن باشترین چارەسەرەوەی دەسوبردێک بکەن و بگەن بە ڕێککەوتن ئەوەی کە ماوە مەسلەی نەوت ڕادەسی بکەن و کۆمپانیە نەوتەکان ماوە کە بڕوبیانوە گرن بڕوبیانی ئەوانش ببڕن و کۆمپانیە نەوتەکان کە بڕوبیانوە گرن کە هەندێک داواکاری تەعجیزیان هەیە لە حکوومەتی ئیتیحادی و بێ بزانم کۆمپانیانە دەیان ساڵە لە هەرێمی کوردستان نەوت بەرهەمە هێنن و ئەیفرۆشن و عقدەکانیان عقدی زۆر مغری بووە و زۆر ئاسانکاریان بۆ کراوە لە هەرێمی کوردستان و ئەو مستحقاتانەی درێ بە شەریکاتەکان لە هەرێمی کوردستان ڕوعیەوە نادرێت بە شەریکات لە عێراقا لەبەرەوە هەرێمی کوردستان مستحقاتی زۆری پێداون و مافی زۆری پێداون و ئەم کۆمپانیانە بێوەش لە بەرچاو بگرن کە تەنەزول لە هەندێک لە داواکاریەکانیان بکەن بۆ نمونە داواکەن ڕێکەوتنی سێقۆڵی بکرێ ڕێکەوتنیەک بکرێ لە بینی عێراق لە بینی هەرێمی کوردستان لە بینی کۆمپانیەکان عێراق لە من ڕێکەوتن ناکەم بەڕێز سوودانی بە مستەشارەکانی وتووە دراسێکم بنێ لەسەر ئەمە ڕەتان چییە مستەشارەکانی بکەیان وتووە ڕێکەوتنی وامەکە چونکە تۆ حکوومەتی عێراق تۆ عقدت نییە لەگەڵ ئەم کۆمپانیانە وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان هەیەی بە ئەوان بیکەن یەکێکی تر لە بەرجەکانیان ئەوەیە کە ڕقم حسابێکیان بۆ بکرێتەوە ڕاستە و خۆ 16 دۆلارەکە کە ئەدرێ بۆ حەقی بەرەمێنانی دەرهێنانی هەر بەرمیلێکی نەوت ڕاستە خۆ بچێت دەسەر حسابەکەیان بچێت سەر حسابی کۆمپانیەکە نەچێت دەسەر حسابی سامانە سروشتەکانی هەرێم و هەرێم بیدا بەوان باشە حەلی ئەوە بووە کە وتوانە ئێمە باشە ئێمە ڕقمێکی حسابەکەینەوە ئەم ڕقمە حسابیە با لە ئەبوزەبی بێ و ئەم 16 دۆلارە کە بۆ بڵێن هەرێمی کوردستان ڕۆژانە 230,000 بەرمیل یاخود 280,000 بەرمیل بە پێ ڕێکەوتنەکە بێ دەربێنیە و 230 بدا بە عێراق 50 بۆ بەکەرەنای ناوخۆی بەکاربێنێ یعنی ڕۆژانە 280,000 16 دۆلاری بچێت سەر ئەم ڕقم حسابیە لە ئەبوزەبی و دواتر وەزارەتی سامانە سروشتەکان بیدا بەمان بەوەش رازی نین یعنی خەڵکی کوردستان واگیر هاتووە ینی هەر ڕۆژێ بەزمێک دروستە بێ لەبەرەوەمە پێویستی بۆی لە ڕاستیە قراری حەسم بدرێکە ڕانکۆ جەنابەت لە پرسیارەکەمە وتت ئەم کێشەیە تەکنیکیە و سیاسی نیە بۆ مەسەلەن نامەتان نووسێ داواتان کردووە ئەمە ئەگەر ئۆکەی سیاسیەکانی تیابێ ئەگەر ئۆکەی هەردوو حکوومەتی تیابێ بڵێن دەسوبرد بکەن ئاسانکاری بکەن دەستان سوکدا بگرن کێشەکە چارەسەرە بێ و بەڕاستی ئەم کێشەیە زۆر لە حەدی خۆی زیاتر کاتی پێدرا و زۆر لە حەدی خۆی زیاتر خەڵکی کوردستانی ماندوو کرد ئێستا گەیشتێتە قۆناغێک ئەم کێشانە ماوە ئەبێ ئەم کێشانە قەرارێکی سەریحی لەبارەوە بدرێ ینی ڕێزمەیە قەرارەکەی نەک ئەو کتابێک کە بەڕێز نووسینگەی بەڕێز سوودانی کردوێتی کتابێکی زۆر مەتاتیە و نەک ئەو قەرارێک کە ئەنجومەنی وەزیرانی ئیتیحادی لە ئاخر کۆبوونەوەیە قەراری داوە کە حساب موچە بنێرێ قەرارەکە ئەوەیە نەفس قەرارەکەی پێشوە ڕەتی کردووە بە مەرجەکانەوە هەنی کاگڕانکۆ خەڵکی کوردستان لە ئەزمەیەکی قوڵی موچەیە تۆ تەسەورەکەی 2 هەفتەی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەی نەکردووە خەڵ پرسیار ناکات 2 هەفتەیە ئەنجومەنی وەزیرانی هەرێم کۆبوونەوەی نەکردووە خۆ تۆ بێ قسێکت هەبێ بۆ خەڵک تۆ بەرپرسی لە ژیانی خەڵک ئەبێ قسێکت هەبێ بۆ خەڵک ینی 2 هەفتەیە ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە ڕاستیە کۆبوونەوەی نەکردووە هیچ هەنگاوێکی عملی نییە بۆ ئەوەی کە بێنە پێش بەڵێ پێی زانیاریەکان سەرۆکی ئەنجومەنی وەزیران لێرە نییە لە کوردستان نییە باشە بەڕێز سوودانی کە سەفەری ئەبێ هەندێک جار بەرنامەی سەفەرەکەی وایە ڕەنگە سێشەمەی تیا بکە یەکشەمە کۆبوونەوەکە سەبسە بزانی ئەم هەفتەیە سێشەمە سەفەرەیە کۆبوونەوەکە خادە یەکشەمە و من نازانم یعنی چ شتێکی ترەیە لەمە گرنگتر بێ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی لەسەر پەک خراپی وانە ئەگەر شتێکی تر هەیە لەمە مهمتر و با ئێمە بزانی با خەڵکی کوردستانش بزانی بەڕێز کاروان یاروێز ئەندام ئەنجومەنی نوێنەرانی عێراق سواس دەکەم سواس بۆ بەشداریکردنە لەگەڵمان بەیوایەوەی دامەکەی بەڕێزیشت ینی ئەنجامێکیە بێ هەر ڕێگەیەک کە بتوانێت موچە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دەستە بەر بکە گرنگە سواس بۆ بەشداریکردن لەگەڵمان خۆشەویستان تا پێتانەگەینەوە کاتێک خۆش